والله حكومتي دات وعراق اگر بیکن يعني دەتوانن بەس ئەوە چەند ساڵە هیچیان نەکردێ و هەر بۆچ خۆیتی هەر ئەو دەمتاوانە دێن ئەم چاوەچکە دێ وڵای داخواز خزمەتی ئەو خەڵکەی بکەن خزمەتی ئەو عێراقی بکەن ئەو جنوبە ئەو هیچ خزمەت گوزاری و جنوب نیتی خزمەت گوزاری شتیوای نییە هیچی نییە خەڵک زۆر ماندیە خەڵک برێن چەند ساڵە لە مەینەتی دەژی ئەگەر برە بۆ خەڵکی بکەن ئەوە شتێکی زۆر چاکە بەس يعني ئەمەل نییە برێ تر تەمەشا دەکەی باوڕ عنی لەو ئەوە نییە لایەنە کوردیەکان پێویستە یەکدەنگ بن و یەک ڕیز بن بەس نایکەن ئەوە سی ساڵە هەر وایەوە دەستکەوتەکانی کورد جێبەجێ بکە مافەکانی کورد مەسەلەن کوردیە گرتوبی پێکۆ جوانە تەبەن پێکۆ بن مافەکە زیاتر دەسێندرێ مافی موچەخۆر مافی خەڵک مافی هەموو کوردستان پێشنیاری من ئەوەیە مافی کورد چی هەیە بدە کوردەکان هەموو یەک بن ئاواتی مێ ئەوەیە من هیچ هیوایەکم بە حکوومەت عێراقی نییە چونکە تاقیکردنمان زۆرە بەرامبەر بنەتەوەی کورد هەموو کاتێ هەڵوێستی خراپ بووە ئەوە جێگەی متمانەش نییە حکوومەتی عێراقی ئیتر هەمیشە وای ئەبینم لەسەر هەڵوێستی خۆی نییە هەمیشە هەڵوێستەکانی زوو دەگۆڕێ بەرامبەر بە کورد بە هەڵوێستی خراپیشەوە گومان هێز لێ پێشێتیدایە ئەگەر یەکگرتووی هەبێ هەموو کاتە سەر دەکەوین یەکگرتووی زۆر گرنگە و هەر لە مێشە ئێمە گوتومانە وەکو هاوڵاتی کورد تەنها یەکبوون سەرمان دەخە تەنها یەکبوون دەمانگەێنێ بە ئامانجی نەتەوەی کورد هیوادارم دادپەروەر بێ عەدالەتخواز بێ بەسە چەوسانەوەی نەتەوەی کورد